بە هۆکارێکی نادیار لە سنووری ناحیی بازیان زیاتر لە 500 دۆنم پوش و پاوەن و لە وەرگا سووتان. باهۆی بەرفراوانی ناوچەکەش پاش زیاتر لە 4 کاتژمێر ئاگرەکە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی ناحیی بازیان با هاوکاری دانیشتوانی گوندەکانی ناوچەکە توانرا کۆنتڕۆڵ بکرێت. سەعات حوتی ئێوارەوە ئاگادارکرێنەوە کەوا لە گوندی دەرگەزێنی ئەم سەرەوە ئاگری تێبەر بووە. ئێمەی وەکو خەڵکی کانیشنیار کشتمان هاتوونە بەسەر ئەم شاخە بۆ کە یارمەتی بدەین ئەم ئاگرە کوژێنینەوە. ئەم ئاگرە تا ئێستا بەردەوامە و گوند 3 دەی سووتانەوە 2 دەرگەزێن وا بەرەو چۆڵمەکەڕوە. ئێستا ئەلعان بەردەوام ئاگرەکە وا سووتێ. تیمیش هاتووە. بەس چونکە شاخەکە سەختە زۆر بەخوا دەستیان بەسەرا ناشکی. نەبەخوا تا ئێستا نادیارە و کەس بۆی معلوم نەبە چۆن چۆنی. با وتەی دانیشتوانی گوندەکانی سنوورەکە ئاگرەکە لە کاتژمێر حوتی ئێوارەوە کەوتووەتەوە و سنووری هەریەک لە گوندەکانی دەرگەزێنی باباعەلی و دەرگەزێنی مەحموودەفەنی و چۆڵمەچی گرتووەتەوە. سەبارەت بە هۆکار و زیانەکانی ئاگرەکە پەیام پەیوەندی کرد بە هەریەک لە بەڕێوەبەری ناحیی بازیان و لێپرسراوی بنکەی بەرگری شارستانی ناحیەکە. بەڵام بە بیانووی نەبوونی مۆڵەتەوە ئامادە نەبوون هیچ ڕوونکردنەوە و لێدوانێک بدەن. من 29 دقیقە تەلەفۆنم بکرا لە ماڵە. وتیان دەرگەزێن ئاگری کردبوو. سەعات تقریب 8 نەبوو گەشتمە ئێرانە من. هەریق باز هەریقی بازیانی لێبوو. هەریقی تەکیۆمانی لێنە داواکاریمان لە حکومەت هەیە ئەم شتە بنبڕکەن. ئیتر بە ئەنقەزە هەشتێکە نازانم. یعنی 4-5 لێ بێشاکەم هەچەندێ بێکەمە. ئارە بەخوا ئاگرەکە گەلێ زۆر بوو لە قەوەی زەلامانە بوو. ئیتر زەرەر و زیانێ زۆر زۆری داوە تقریب 500-600 دۆرمە بێ سوتاوە. لە وەرگایشی زۆری سووتان و وەڵا زۆر پێویست لە حکومەت قەرەبووی خەڵکاتەوە. حکومەت بەدەمانە و نابێ شتێک تەلەفۆنیان بۆ کۆپتەرەکە کردوتویانە بەم شەوە کۆپتەر هەڵناسێنی. ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی گەرمادا بە چەندین هۆکاری نادیار لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە ڕوودەدەن. باهۆیەوە هەزارەها دۆنم ڕەز و باخ و دەغڵ و دان و پوش و پاوەنی جوتیاران دەسووتێن و زیانێکی مادی زۆریان بەردەکەوێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام سنووری گوندی دەرگەزێنی باباعەلی لە ناحیەی بازیان.